ئێمە بۆ ساڵی 2002 ئەگەر هەیە لە بەردەمی حکومەت هێرێمی کوردستان یان لەگەڵ بەغدا ڕێ دەکەوی یان لەگەڵ بەغدا ڕێک ناکەوی. ئەگەر لەگەڵ بەغدا ڕێ بکەوین پێم وایە ئەگەر بێت و مستحقاتی خۆمان وەگرین بە پێی دەستور ئەوە ئەو پارەی کە دەستمان دەکەوێت لە بەغدا زیاتر دەبێت لەو پارەی کە ئێستا حکومەت هێرێمی کوردستان دەستی دەکەوێت ئەگەر لە ئەگەری ڕێک نەکەوتنی لەگەڵ بەغدا بێت. بۆیە تا ئێستا تۆ بەرچاوڕوونیەکردنیە تا کۆتایی ساڵ ئایا ئەم جهودانەی ئێستا ئەگەر لە نەتیجە مفاوزات دەست پێ ئەکات لەگەڵ بەغدا ئەگەر ئەوە بکرێت و قانونی موازنە و ساڵانی پێشوو بریتانیا ئێمە لە ساڵی 2015 اتفاقی لەگەڵ بەغدا کرا قانونی موازنە و هەردوو لا تەوقیعان کرد و قانونی موازنە بە ڕەزامەندی هەردوو لا دەرچوو و سەرجەم فراکسیۆنە کوردستانیەکانیش لەگیان بۆدا. بۆیە قابلی ئەوەیە لەم قۆناغا تاوەکو کۆتایی ئەم ساڵ ئەمە دووبارە ئەمە یعنی دەربکەوێت ئایا لەگەڵ بەغدا ڕێ دەکەوێت حکومەت ڕێک دەکەوێت ئەگەر ڕێک نەکەوێت وەکو خۆم باس کردی ئەو بڕەپاری کە دەستنیشان کراوە 400 ملیار دینارەیە کە قسەی لەسەر یەکێک ئەمە داهاتی مانگانەی نەوتە و ئەمەش 400 ملیارە من دەڵێم ئەگەر ئیسلاح بکەیت وەکو باسم کرد ئەگەر ئیسلاح بکرێت لە کەرتی موچە و خانوشینی ئیسلاح بەمانە حەقیقەتی کە ئەو پرۆژە یاسایی کە باس دەکەین بێتە بەردەست پێم وابێ ئەتوانی تو خەڵکی شایستە موچەی خۆی وەربگرێت و دڵنیاشتانەکەم تا ئێستا لە ئەنجومەنی وەزیریان هیچ بڕیارێک نەدراوە لەسەر ئەوەی کە کەرتی ئەمنی و هێزەکانی پێشمەرگەی نسبەتیان لێدا بشکێنرێ یان بە 2 مانگ جارێک مەعاشێک بدرێ یا بە 4 ئەم ڕقەمانە من و پرسیەکەی ئەنجومەنی وەزیریان کە ئەجەندەی کۆبوونەوەکانی ئەنجومەن حازرەکەین و لەناو کۆبوونەوەکەم دڵنیاتانەکە هیچ بڕیارێکی کۆتایی لەسەر ئەم بابەتانە نەدراوە و هەر بڕیارێکیش بدرێ پێویستی بەوە هەیە کە دانیشتان بکرێ لەگەڵ هێز ئەمنیەکان. لەبەر ئەوە ئەبێ قۆناغی داهاتوو قۆناغی سەراحەت بێ قۆناغی ڕاشکایی بێ لە مەلەفاتی گەندەڵی و بەڕێنەربوونەوەی گەندەڵی و ئەنجامدانی چاکسازی ئازاری ئەبێ چاکسازێکە هەنێ سەری گەورە ئەگرێتەوە بەڵام ئەبێ بە هەمومانەوە بە جورئەت بەڕووی ئەوە بین و چونکە ئەوە داهاتە گێڕێتەوە وڵات و ئەوە ژیان بژێری خەڵک باشە.